چاوی فەرشاد خالیدی بەڕێوەبەر ئەم بەرنامە پێشکەشەکەین بە چاوەکان فەرشاد خالیدی و سەرجەم کوڕەخاسەکان چەکبەتێکیان پێشکەشیان لێ بۆ چاوەکان سینا کوردستان پیلم فەرشاد خالیدی سیناش بۆ فەرشاد حەسەن سینا کاکا فەرشادی خالدی فرجی سخانه دو دنیا ام دنیا او دنیاش سخانه فرجی هونا بیاد دیاسا کودری خزاری فرجی صاحب اصیل فرشاد خالدی با شاهگان مسیل رضایی انزامان موسیقی با مسیل رضایی با دکتر گیان و مسیل رضایی باوان و هنرمند خیوان عزیزی فرشاد خالدی بۆ داروخانەی شەبانە ڕووزی کاکە ڕامینی عەزیز چاوانە ڕامین ئەگەر هەر بژی کاکە ڕامینشە دەی چەمی سیاوی باوانم دەی بروی کەژاڵی چەمی سیاوی باوانم دەی بروی کەژاڵی کامەریانەتە لای لای دەی بوڵگینەوەڵی
صدی وش بابا بوري بابل توبا وانمي ليساتي وش بابو ساكي خوخم وامالي وخفض مش بابا ساكي خوخم وامالي بلي خفض مش بابا لا يا لا يا